بەگشتی کێشەی ژن کێشەی کۆمەڵگەیە، کێشەی بەتەنها ژن نییە، واتە کێشەی مرۆڤبوونە لە کۆمەڵگەکەی ئێمەیە. کۆمەڵگەی ئێمەش ئێستا بە قۆناغێکی ڕاگوزەر و سەقامگیر دەڕوات. هەمیشە دۆخی ناسەقامگیر و ناتەندروست دەبێتە هۆی ئەوەی کە پێشێلی مافەکانی ژنان زیاتر بکرێ و هەنگاوەکان بۆ بە مەدەنیبوونی کۆمەڵگە هێواشتر دەڕوات بەڕێوە. بۆیە پێم وایە ئەگەر چی دۆخی ژن گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ڕوویەکەوە، بەڵام لەم قۆناغە بەتایبەت لە دوای 2014ەوە بەگشتی ڕوتی کۆمەڵگەی مەدەنی لە تا ڕادەیەک سستە و لێرەدا ڕوتی بزوتنەوەکانی ژنانیش لەبەرەوەی پاڵپشتیان نییە، نەک لەبەرەوەی ژنان خۆیان ئامادەییان نییە بۆ هەوڵدان بۆ خەبات بۆ تێکۆشان بەرامبەر بەوانەی کە ڕوبەڕوویان وەستاونەتەوە دەیانەوێ ژن لە دۆخێکدا بێڵنەوە کە وەک پێویست نەبێت لەگەڵ پێشکەوتن و گۆڕانکاریەکانی کۆمەڵگەیان نەڕوا و بەشداری کارای نەبێت لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری. بۆیە پێم وایە دۆخی ژن بەسراوەتەوە جارێکی تر بە دۆخە گشتێکەوە کە خەڵکی ئێمەی تێئەپەڕێ لە بێموچەیی و لە گرانی باری گوزەرانی خەڵک. ئەمەش پشکی زۆری ئەکەوێتە سەرشانی ژنان و مەشغوڵبوونیان بە کێشە لابەلاکانی ترەوە لە جیاتی ئەوەی کە هەوڵ بن کە ئەوان پێگەی خۆیان لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریەوە بەهێز بکەن. من پێم وایە دۆخی ژنان گۆڕانکاری بەسەرا هاتووە. وەکوتم ئەم وەزعە ناسەقامگیرە هەم ڕووی ئیجابی هەیە، هەم ڕووی سلبی هەیە، ئەرێنی و نەرێنی هەیە. لەبەرەوەی کاتێک سەیرەکەین دۆخی ئابووری بەرەو خراپبوون ڕۆشتووە، بەڵام ژن هەوڵی داوە جێی خۆی بکاتەوە لە بازاڕە. بۆیە سەیرەکەی کولتورێک پێیا بووە کە ئاسایی ئەیبینیە ژن لە دوکانەکان، لە ناو بازار، لە مارکێتەکان، لە کۆمپانیاکان کارەکە. تا ڕادەیەک ئەمە قوبوڵ کراوە، بەڵام لەبەرەوەی بەگشتی دۆخی ئابووری خراپە، ژنیش بە هەماشەوە دۆخی ئابووری خراپە. ئەگینا بەشداری لە ژیانی ئابووری و لە بازارە باشترە لە پێشووتر. ینی قورسی دۆخە ئابووریەکە وای لێ کرد کە هانی بدا کە زیاتر بچێتە ناو مەیدانەکەەوە. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەگەر سیرکەین لە نەوەتەکانەوە تا ئێستا گۆڕانکاری باش ڕوویداوە. ئەمەش دەبینین کە بە هەوڵ و خەبات و ماندووبوونی خەڵکانی ئازادی خواز، یەکسانی خواز. بۆ نمونە سیرەکەین هەندێ پرس لە پێشترا کە دەستی بۆ ئەبرا زۆر زەحمەت بوو و بە شێوەیەکی ناشایستە سەیرەکرا، بەڵام لەبەرەوەی هێشتا تێگەشتنی کۆمەڵگە نەبوو، یعنی باش نەبوو بۆ ئەم پرسانە کە بە پرسێکی مرۆیی بزانێ. بۆ نمونە مەسەلەی خەتەنەکردنی مینە کچان، ئەمە لە سەرەتایە کە دەسی بۆ برا خەڵک دەمێ کردەوە حەپەسا چۆنە بێت تۆ ناوی ئەو شتە بەری هەر چۆنە بێت بەلای ئەو شتەیە بڕۆی. بەڵام سەیرەکەی لە 2011 لە پەرلەمانی کوردستان بوو بە یاسا و قەدەغە کرا. بۆیە لە زۆر ڕووی ترەوە، یعنی زۆر جار باسەکرێ دۆخی ژن خراپە بە جۆرێک خێزانەکان لێک هەڵوەشاون و جیابوونەوە و هەڵوەشانەوەی خێزان زۆر بووە. ئەمە مانای ئەوە نییە کە پێشتر کێشەکانی ژنان نەبووە و ژن توندوتیژی بەرامبەر نەکراوە لە ناو خێزانەکانە. ئەمە بەمانای ئەوەیە ئێستا ژن زیاتر درک بەوە ئەکات کە توندوتیژیە بەرامبەری ئەکرێ، ئەوەی بەرامبەری ئەیکا مافی خۆی نییە ئەمە بکات و زیاتر درکی بەوە پیا کردووە کە یاسایەک هەیە ئەی پارێزێت، بۆیە دەچێت سکاڵاکە کە توندوتیژی بەرامبەر کراوە. یاسایەک هەیە پێی وایە کە ئەزانێ ئەی پارێزێ لەوەی کە دەرچێتە دەرەوە لەو ژیانەی کە ناخۆشە و توندوتیژی بەرامبەرەکرێ. ئەمە هۆشیاریە زیاد بووە، نەک
زیادبوونی هەڵوەشانەوەی خێزانەکان زیادبوونی تونند و تیژی و پێشتر ڕاستە قوبوڵی کردووە خێزانەکە وەکو چوارچێوە لە بەرچاوی خەڵک ماوەتەوە بەڵام چ جۆرە خێزانێک بووە ئەو ژینگەیە چی بووە مناڵتیایە پەروەردە بووە ژینگێکی تونند و تیژ بووە بۆیە ئێستا بە شێوەیەک سەیری ئەمە ئەکرێ کە گوایە ئەمە لایەنی نەرێنی هەیە ڕاستە ئێمە بێ هەمومان هەوڵ بین خێزانەکان لە یەک هەڵۆشانەوە پارێزین بەڵام لە بنەڕەتەوە بێکاری بۆ بکەین کە تاکی کوردی تاکی کۆمەڵگە ئامادە بکەین بۆ ئەوی کە چۆن خێزان پێک بێنێ و چۆن خێزانێکی پتە و لەسەر بنەمای خۆشەویستی و ڕێز و هەمانگیکردن دروست بێ و هاوبەشی پیا و ژن بە هاوبەشی خۆی بزانێ نەک بە دەرەجەیەکی خواردتر خۆی بزانێ و پێی وابێکە دەتوانێت هەر کارێک بکا بەرامبەری مافێڕەوای خۆیەتی خۆی ڕێکخراوی مەدەنی ڕێکخراوی فشارە واتە هەتا لە کۆمەڵگەیە ڕێکخراوە مەدەنیەکان و گروپە مەدەنیەکان زۆر بن و چالاک بن زۆری تەنها بەز نییە بەڵکو دەبێت چالاکیش بن و پەیوەندی ئەم ڕێکخراوانە لەگەڵ دەسەڵاتە تا باش بێت واتە دەسەڵات دەبێت ژینگێکی باشی بۆ ئامادەکرد بێت کە بتوانن چالاک بن پاڵپشتیان کا لە ڕووی مادی و معنەویەوە ئەو کاتە حکومڕانیەکی تەندروست دێتە ئاراوە وەڵام دەرەوەی داخوازی و پێویستەکانی کۆمەڵگە دەبێت ئەو کاتە تاکتیایە ئاسوودە دەبێت بۆیە زۆر گرنگە چالاکی ڕێکخراوەکان ڕێکخراوە مەدەنیەکان بەگشتی و ڕێکخراوەکانی ژنان و فراهەمکردنی ژینگەیەکی لەبار بۆ کارکردنیان بەداخەوە کە ئێستا وانە بە پێچەوانەوە زۆر ئاستەنگی لە بەردەم کاری ڕێکخراوەکانە دروست کراوە لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە یاساکە بە شێوەیەکە بەڵام پیادەکردنی یاساکە بە شێوەیەکی ترە کە دوای ڕەوتێک کەوتووە لە کۆمەڵگە کە دژی ڕێکخراوەکانی بە تایبەت ژنانە و ڕێکخراوەکانی مەدەنی بەگشتی دەسەڵات ئێستا پاڵپشتی دەکات تا پاڵپشتی ئەو ڕەوتە دەکات کە پێچەوانەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە دروستکردنی کۆمەڵگەیەکی مەدەنیە و ئەو بزوتنەوە ئازادی خوازانە و یەکسانی خوازانەیە کە ژنان و پیاوانی یەکسانی خواز هەوڵی بۆ دەدەن بۆیە زۆر گرنگە جەختکردنەوە سەر ئەوەی کە تا چەند پەیوەندی نێوان ڕێکخراوەکان و دەسەڵات باشتر بێ کە لە پێشتر لە پەرلەمانی کوردستان میساقێکیش دەرچووە لە سەبارەت بەمە کە پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ هەر سێ دەسەڵاتە گەشتەکان پەیوەندیەکی دروستی هەبێ بۆ ئەوەی خۆ دەسەڵات چییە؟ دەسەڵات دەبێ و ئامرازێک بێ بۆ خزمەتکردنی خەڵک کاتێک دەبێ بە خزمەت دەگاتە ژیانی خەڵک کە وەڵام دەرەوەی پێویستەکانی خەڵک بێ ئەمە لە ڕێی کێوە دەکرێت لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە کرێ ئەگەر دەسەڵات پەیوەندی لەگەڵیان باش بێ دەکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکات بە چاوێکی خۆی لە ناو کۆمەڵگەدا کێشە و کەموکوڕەکانی پێ ببینێ لەسەر ئەو بنەمایە بێت هەوڵی چارەسەرکردنیان بدات پێم وایە ڕێکخراوەکانی ژنان بە گشتی کاریان کردووە ناڵین هەموو ڕێکخراوەکان چالاکن بەڵام ڕێکخراوی چالاک و زۆر باش و کاریگەرمان هەیە بەڵام ئەوەی کە ڕێکخراوەکان کاری لەسەرەکەن ڕاستەوخۆ یعنی دادگایەک نییە کێشەکانی ئەگەلاکاتەوە ئەو هەوڵی هۆشیارکردنەوە ئەدا و هەوڵی چارەسەرکردنەدات هەوڵی چارەسەرکردنەدات لەوەی کە خێزان هەڵنەوەشێتەوە و خێزان بپارێزێ بەس لەسەر بنەمای ڕاست و دروست لەسەر بنەمای ئەوەی کە ڕێزگرتن هەبێ لە نێوان تاکەکانە بۆ نمونە ئەگەر توندوتیژی هەبێ هەوڵی ئەوە دەدات کە ئەوەی کە توندوتیژی بەرامبەر کراوە قوربانی بەرامبەر کراوە بۆ نمونە پارێزەری بۆ دەگرێت لە ناو دادگاکانە ئەمە یەکێکە لە ئیشی ڕێکخراوەکان و کارێکی تر کە زۆر نابینرێ و خەڵکیش ناحەقی نییە کە زۆر نایبینیە لەبەرەوەی شتێکی بەرجەستەکراو نییە تۆ پیشانی بی لە شاشەی تیڤیەکانەوە یاخود لە سۆشیال میدیاوە مەسلەی هۆشیارکردنەوەیە هۆشیارکردنەوە شتێکی معنەویە و گۆڕانکاری و بەرجەستەکردنی ئەو گۆڕانکاری کە
هۆشیارکردنەوە ڕووی دەداتیایدا شتێکی بینراو نییە و هێواشە و هەمیشە ئەو گۆڕانکارێک کۆمەڵایەتیانە بە شێوەیەکی هێواش دەڕۆن بەڵام ڕێکخراوەکان لەسەر ئەو بنەمایی کە پێویستە ئێمە استراتیژیانە بیر بکەینەوە بۆ داهاتوو بیر بکەینەوە مەرج نییە هەر ئەمڕۆ ئەو ئەنجامە ببینین دەبێ بەردەوام بن لەسەر کاریان لەسەر ئەو ئامانجانەی کە دانێ بەدیبێنن ئەمڕۆ بەدیبێە سبەی ئەگەر هەتا خەڵکانێک کە ئێستا لە ناو ڕێکخراوەکانە ئیشەکەن مەرجەی هەموو ئەو گۆڕانکاریانە بەچای خۆیان ببینن بەڵام خەباتی بۆ دەکەن بۆ ئەوەی ئێمە بەرپرسیارەتی کۆمەڵگەی داهاتووشمان لەسەرە بۆ ئەوی لە نەوەکانی داهاتوو پێمان بڵێن ئەوان چیان کرد چی باشیان کرد و چی خراپیان کرد بەڕاستی و بەرپرسیارەتیە بەرامبەر بە کۆمەڵگەکەمان و بنەوەکانمان بەدام و دەستگاییکردن زۆر گرنگە بۆ بەدەستێنانی مافەکان و بۆ ئاسوودەبوونی تاک و ئینتیمای تاک بۆ نیشتیمانەکەی لەبەرەوەی کاتێکە دەبینێ ئەو لەگەڵ هەر کەسێکی کە یەکسانە زیاتر خۆشەویستی بۆ وڵاتەکەی و بۆ خاکەکەی دروست دەبێ وەژن بە هەمان شێوە کە دەبینێ مافەکانی پارێزراوە لە دادگاکانە و دادگاکان سربەخۆن لە بڕیاردانە بە پێی ئەو یاسایانی کە بەرکارە کار دەکەن دەبێتە هۆی ئەوەی کە ئاسوودەیی دروست بێ بۆ تاکەکانی خێزان بۆ هەموو پرسەکان گرنگە دادگا سربەخۆ بێت و دەستێوەردانی حیزبی نەبێت هەتا دەستێوەردان لە ناو کاری ڕێکخراوەکانە لەلایەن حیزبەکانەوە دەبێت نەکرێت لەبەرەوەی ڕێکخراوەکان ئازاد بن لەوەی کە چۆن کارەکەن تا تاکی ئازاد و سربەخۆ دروستکەن و بۆ ئایندە تاکێکی ئازاد و سربەخۆ ڕنگدانەوێ بێ بۆ هەموو کۆمەڵگە پێویستە ڕێکخراوەکان کار لەسەر هۆشیارکردەوەی ئەمە بکەن کە ببێتە فشارێک کە دەستێوەردان نەبێت و خۆیان قوبوڵی دەستێوەردانە نەکەن و هۆشیاری لای دەسەڵاتیش هەبێ کە ئەو دەستێوەردانە لە قازانجی کۆمەڵگە نییە بەڵکو بەبێت چوانەوە لە زەرەری کۆمەڵگەیە و دەبێتە هۆی ئەوەی کە شتی شخصی تێبکەوێ و شتی شخصی بکێتە ناو دادگاکانیشەوە بۆیە بە مؤسسات بوون زۆر گرنگە بۆ پاراستنی مافەکانی تاک بە دادگاکانیشەوە کە لەو مؤسسە گرنگانن کە لە کۆمەڵگایە هەن و تاک چاوی لێتی کە مافەکانی پارێزێ ئەوەی کە پێویستە ئێمە بۆنەوەکانی داهاتوو وەکوتم ئەبێ ئێمە دوورمەودا سەیری ئەم مەسەلانە بکەین چونکە وەکوتمان گۆڕانکاری کۆمەڵایەتی شتێکی ئەو بەرجەستەکراونی ئەمڕۆ و سبەینێ بیبینیت بەڵکو سەیرەکەی لە ژیانی کۆمەڵگا لە ژیانی خێزانەکان تاکەکان ڕۆژانە ئەو گۆڕانکاریە دەبینین بۆیە لە هزر و بیرکردنەوەی کەسەکانایە گۆڕانکارێکە تۆ بێ ئیش لەسەر تێگەیشتنی کۆمەڵگە بکەین بۆ ئەم پرسانە و ڕێکخراوەکان دەبێت ئەوەی کە هەیە بە ژمارە کەمتر ینی ڕێکخراوە چالاکەکان کەمترن لە ڕێکخراوە ناچاوە بۆی ئەوانەی ناچالاکیشن بەڕاستی ئەگەرچی ئێستا بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو دۆخەی کە پێشتر وتم ئێستا تیاتی ئەپەڕین و پاڵپشتی مادی بە تایبەت زۆر لاوازە بەڵام کەسەکانیش دەبێ گۆڕانکاری بکەن بۆ مەسەلەی بە مؤسساتکردنی ناو ڕێکخراو خۆشی و جیاکردنەوەی دەسەڵاتەکان لە ناو ڕێکخراویشە و دەسا و دەستکردنی دەسەڵاتی ناو ڕێکخراو هەتا کەسێک سەرۆکی ڕێکخراو نەبێ هەتایە کەسێک دەستەی بڕیاردەر نەبێت دەبێ گۆڕانکاری بکە و بە تایبەت گەنج پێویستە بهێنرێتە پێشەوە ئەو فێریکاری ڕێکخراوەی خۆبەخشی بکرێت.